ئیمپراتۆریەتێکی دیکەی مادەی هۆشبەر کۆتایی هات. شەڕی دروستبوونی ئیمپراتۆریەتێکی نوێ دەست پێ دەکات. ئەو سەرۆکباندەی کوژرا کێ بوو؟ چی کرد؟ ئاڵۆزیەکانی بەیانی 23 شوباتە کە ئۆپەراسیۆنێک لە شاری مەکسیک ئەنجام درا. هەواڵگری ئەمریکا هاوکاری هێزە ئەمنیەکانی مەکسیکی کرد. تیایدا ئۆسێ گوێرا سێرڤانتس ناسراو بە ئێلمێنچۆ بریندار کراو. دواتر گیانی لەدەستدا. ئەو سەرکردەی گەورەترین باندی مادەی هۆشبەر بوو لە جیهاندا. ئێلمێنچۆ سەرۆکی دوا باندی مادەی هۆشبەر بوو. پێش ئەو ئیلچاپۆ ئیمپراتۆرێتی مادە هۆشبەرەکان بوو. پێشتریش ئیلمایۆ بوو. ئەو کەسانە ئێستا لە زینداندان. پێش ئەوانیش پابلۆ ئیسکۆبار ئیمپراتۆرێتی ئەو مادەیە بوو. ئێلمێنچۆ کە باندەکەی بەنەوەی نوێی چالیسکۆ ناسرا بوو. خۆیان حکومەتێک بوون کە دەیانتوانی سزا و پاداش بدەن. بۆ بەدەستێنانی ئەو دەسەڵاتەش قوربانی زۆری دابوو. ئێلمێنچۆ لە مانگی تەموزی ساڵی 1966 لا ویلایەتی میچۆئاکان لە مەکسیک لەدایک بووە. دواتر ڕووی لە ئەمریکا کردووە و لە ساڵانی 90ەکانی سەدەی ڕابردووە بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە دەکات. لە ئەمریکا زیندانی کراوە. دوای کۆتایی هاتنی باندەکەی ئیلچاپۆ گەڕایەوە مەکسیک و بە نزیک بوونەوەی دەبەشێک لە پاژماوەی باندەکانی پێشتر و ئەنجامدانی هاوسەرگیری لەگەڵ خوشکی یەکێک لەو سەرۆک باندانەدا بووە خاوەنی بەهێزترین باندی ئیمپراتۆرەتی نوێی مادەی هۆشبەر. بەهۆی گەورەی بازرگانیەکەی و ئەمریکا خەڵاتی 15 ملیۆن دۆلاری بۆ ئەو کەسە دانابوو کە زانیاریەکانی دەبێتە هۆی دەستگیرکردنی. لە ساڵانی ڕابردوو بەهۆی پەیوەندیان بە ئیمپراتۆرەتەکەی ئێلمێنچۆوە کوڕێک و کچێک و خوشک و برایەک و دوو زاوەی دەستگیر کران و هەریەکەیان بە ماوەی جیاواز سزادران. ئەم باندا خۆیان خاوەنی چەندین کۆمپانیای گەورەن. با کوژرانی کەسی یەکەمی باندەکە ئێستا مەکسیک کەوتۆتە دۆخێکی مەترسیدارەوە. لەلایەک ئاسایشی خەڵک لە مەترسیدایە، لەلایەکی دیکەش مافیا بەهێزەکان شەڕی شوێنگرتنەوەی ئێلمێنچۆ دەکەن. ئەوە شێندەی دیکە دۆخەکە بۆ دەسەڵاتی مەکسیکی قورس دەکات. ئێلمێنچۆ لە ژیانی خۆیدا کەمترین وێنەی هەبووە، بەڵام لە ساڵانی ڕابردوو چەند جارێک لەیانە و دیسکۆکاندا دەرکەوتووە. ڕەنگە هەر ئەوەش هۆکاری کۆتایی هاتنی ئیمپراتۆرێتەکەی بوو بێت.